ماوەیەک لەمەوبەر لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا کچێک بووە ترێنت کە پرسیاری لێ دەکەوە پێکەنینێکیە بوو شێوەر زۆر لەوە چێت تا ئێستا کەس پێی وتووی وڵی هەندێک کەس پێیان وتم ڕێگەڵی ئەوی بەڵام خۆم زیاتر هەست ناکەم لەو بکەم. ئازارە ئەی چییە؟ ئازار نییە ئەبەستە. لە قوتابخانەوە هاتوین بە مەبەستی زیاتر ئاشنابوون بە بابەتی زانکۆلاین و ئەو بابەتانە. لە قۆناغی 12 سەرەتا بڕیاری ئەوم یا بڕۆم بۆ زانکۆ 4 ساڵ بخوێنم بەڵام دواتر پەشیمان بوومەوە. دوای پەشیمان بوونەوە کە ئیمتیحانم کردبوو ڕاستی هیچ چانسێکم نەمابوو لە بەردەما کوردی زۆر دایبەزاندم 5 هێنا بەڵام ئەگەر کوردی حساب نەکەی 78 هێنا بوو بەڵام ئێستا 74. خوازیاری لە چ بەشێکدا بخوێنیت؟ ئێستا تقریبان بڕیارێکم یاوە بڕۆمە پەرستاریەوە ئینشەڵڵا پەرستاری 2 ساڵەکەی بەڵام ئەگەر وەکو حەزبێت زیاتر حەزم بە بەشی دیزاینەر. ئێستا لێرە تقریبان بەشی دیزاینی نییە مەگەر بڕۆی خول ببینیت ئەتوانم پەرستاریەکە بخوێنم دواتریش خولەکان ببین و فێری ئەوە بم کە ئەمەوێت. ماوەیەک لەمەوبەر لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا کچێک بووە ترێنت کە پرسیاری لێ دەکەوە پێکەنینێکیە بوو شێوەر زۆر لەوە چێت تا ئێستا کەس پێی وتووی وڵی هەندێک کەس پێیان وتم ڕێگەڵی ئەوی بەڵام خۆم زیاتر هەست ناکەم لەو بکەم تر نازانم حەزەکەی لەو بچی یاخود حەز ناکەی؟ وڵی هەر کەسە و وەکو بڵی شکڵێکی تایبەت خۆی هەیە بەڵام تر ئەوشە هاوشێوەی ئەو بمیانە بم تر حەزەکە تۆش بوویتە ترێن لە تۆڕە کۆمەڵایەتەکان؟ نەوەڵا حەزم نییە.